بەڕاستی باسی زۆر مەسائل کرا ینی ئەوەی بەشداربووەکان باسی زۆر مەسائلی گرنگیان کرد سەبارەت بە مەسەلەوە بە تایبەتی ئەوانەی کە بە فعلی ئیژەکەن لەو شوێنە یان بەڕاستی من زۆر پێم گرنگ بوو گویان لێ بگرم چونکە باسی هەنێ حاڵەتیان کرد کە هەتاکو ئێستا بەداخەوە دوای ئەو هەموو چەند ساڵە تا ئێستا نەتوانراوە ئەم کێشانە چارەسەر بکرێ ناوبانگی شەڵتەرەکان ینی هەتاکو ئێستا دوای ئەو هەموو ساڵە نەیانتوانیوە ناوبانگی ئەم شەڵتەرانە باش بکەن کەوا بکەن خێزانی کچەکەی بچێتە ئەوێ ترسی ئەوەیان نەبێت کە دوای ئەوەی کەیتە دەرەوە کۆمەڵگە بە شێوازێکی ناشرین سەیری بکە لەبەرەوەی زۆر گرنگە کار بۆ بە ناوبانگی ئەم شوێنە بکرێ ئایا لەلایەن ڕاگەیاندنەوە ئایا لەلایەن ئاینەوە ئەبێ کاری لەسەر بکرێ زۆر بجددی ئەبێ یاسایەک هەبێ بۆ پشگیریکردنی ئەم ژنانە ئەبێ لە ناو شەڵتەرەکە خۆی جاکردنەوە هەبێ ینی کێسەکان ئەبێ تەسنیف بکرێن نابێ هەموو تێکەڵ بکرێ بەیەکەوە چکە هەندێک جار تێکەڵبوونی کێسەکان ئەکید نەتائجی سلبی ئەبێ هەندێک مەسائل زۆر هەیە بەڕاستی ئەبێ کاری لەسەر بکرێ مەسائلی مادی هەیە مەسائلی دعمی نەفسی هەیە بۆ ئەم کێسانە تۆ چۆن دوایی تەسلیمکردنی کێسەکە ئەمە یەکێکە لە خاڵهەرە ترسناکەکان کە تۆ ئەم کێسە تەسلیم ئەەکەی بۆ کەسێکی ئەو ژنە ئایا ئەو کەسە بەڕاستی فعلەن دوای ئەو ژنە بە شێوازێکی نۆرمال ئەتوانی ژیانی خۆی بەسەربەرە ئەوی کە بەداخەوە ئێمەی بینین زۆربەی کێسەکان دوای ئەوە ئەبینین کە تووشی توندوتیژی ئەبێتەوە یان بەداخەوە هەندێک جاری ینی بە کوشتن کۆتایی پێێت کێشەی شەڵتەرەکان بەڕێی من دوو کێشەی سەرەکیە یەکەمیان سوئی ئیدارەیە ئیدارە زۆر گرنگە تۆ بە شێوازێکی ڕێکوپێک ئەو شوێنە ئیدارە بکەیت ئەو کەسانەی کە لەوێ ئیژەکەن ئەبێ ئەزمونیان هەبێ ئەبێ کەسانێک بن بڕوایان بە ژن بێ بڕوایان بەوە بێ کە ژن ڕوبەڕووی توندوتیژی بۆتەوە ینی ئەوەی بەداخەوە تاکو ئێستا ئێمە ملاحەزەکەین ئەو کەسانی کە لەوێ ئیژەکەن یان خۆبەخشە یان کەسانی کە لە باگراوندێکی هاتووە خۆی بڕوای بە پرسیژن نیە زۆر گرنگە ئەو کەسە بڕوای بە پرسیژن بێ ئەبێ ئەو کەسانەی کە لەوێ ئیژەکەن لە ئەتوانین بڵێن لە ئەو کەسەی کە ئیدارەیەکە لە سەری هەرەمەکەەوە هەتا بەسیترین کارمەند لەوێ ئیژەکە ئەبێ وەرەقەیەک ئیمزا بکە کە من باوەڕم بە مافی ژنە باوەڕم بەوەیە کە ئەم ژنە تووشی ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە کە منیش توندوتیژی ناکەم بەرامبەر بە خەڵک دوم شت مەسلەی تەسویقکردن تا ئێستا شەڵتەرەکان نەیانتوانی ئەو ناوبانگە چاکانی ئەکرێ بەرنامەی هەفتانیان هەبێ بەرنامەی مانگانیان هەبێ ئەو هینەنەی پێڵێنە قسەس نەجاح ینی ئەو کەسانەی کە کێشەکانیان چارەسەر کرد بیان هێنە سەر شاشە باسی خۆیان بکەن چی ڕوبەڕوو بۆتەوە چی بوو ئەبێ خەڵکەکە بزانن تۆ بینایەک ئەبینی نازانێت چی ئەگوزێرێ لە ناو ئەو بینایانی لە دوورەوە ئەیبینی پێ ئەوەی بزانی تەفاسیلەکەی چییە لەبەر ئەوە کۆمەڵێک تەحلیلاتی لەسەر ئەکرێ بێ ئەوەی خەڵکەکە بزانن بزەبت چی ڕۆئەیە لەبەرەوە بێ خۆیان تەڕحیکەن بۆی خەڵکەکە بزان کە بەو شێوازە کە باسەکرێت بە تەکیدی دۆخی ژنەکانی زۆر گرنگە یەکەم شتم ئەبێت تەسنیفیان کرد نابێت تۆ هەموو کێسێک بەیەکەوە تێکەڵاو بکەیت مەسەن کێس هەیە لەش فرۆشیە کێس هەیە نەخۆشی دەرونیە کێس هەیە توندوتیژی بەرامبەرکرا تۆ کە تێکەڵاوت کردن دوای ئەوە تەسیر بە ناوبانگی ئەو کەسانەی کە ئەکار کە لە هەمان شوێن وجودیان هەیە لەبەرەوە ئەو ژنانەی کە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە یا تهدید هەیە لەسەر ژیانە ئەکرێ هەر بیناکەیان جیاواز بێ لەبەرەوە ئەوان کێشەکەیان لەوانەیە زۆر ئاسان بێ هینێکیان کێشەکە بە تەعهودێک جێبەجێ بکرێیان بە هەندێک کۆرس و دەورات بۆ ئەو ژنە بکەیتەوە لەوانەیە جێکێکێ لەبەرەوە تۆ ئەبێ بەیەکەوە دانێ لە شوێنێک تەنها تەرکیزت لەسەر ئەمانە بێوەکو ژنانێکن توندوتیژیان بەرامبەر کراوە دایان گوێیان لێ بگری لە هەمان کاشە هەوڵ بێ چارەسەرێکی ڕێکوپێکیان بۆ بدۆزیتەوە ئەمینە تەنها کچەکە ئەو ژنە کە لەوێ ژیانی پارێزراوە هەر ئەوە نەهاتە دەرەوە هەموو لەحزەیەک معرەزە بۆ ئەوەی توندوتیژی بەرامبەر بکرێ نابێت تۆ تەنها داینەی لەوێ کە تا تهدیدەکە بێ ئەمە بێت تاما بێ لەوێ بێ ئەبێ چارەسەر بێ قانون ئیشی خۆی بکات تۆ کە هەڕەشە لە ژنێکەکەی بێ ئەو کەسە ڕوح سزا بدرێ نابێت تۆ ئەم ژنە حیاتی هەمووی دانیشێ چاوەڕێ ئەو بکە کە ئەو کێشەی نەبێرە ئەو کەسێک کە تهدیدی کردووە شتێکی لێ بێت بۆ ئەوی ڕزگاری بێ لەبەرەوە ئەبێ چارەسەرێکی بنەڕەتی بۆ ڕیشەیی بۆ ئەم مەسەلەی بکرێوا بکرێت کە ئەم توندوتیژیە دووبارە نەبێتەوە یا بەردەوام نەبێت